لە کۆلێژ سەلاحەدین ژینگەیەکی زۆر باش چواردەوری ئێمە یابوو. چوە خوێندنگەکەم وای فێر کردبووم لە مامۆستاکانمەوە کە من پێویستەکە هەر کارێکم کرد بە جوانی ئەنجامی بەم بگوێدانە هیچ ئاڵانگاریە. ئێستاش هەر پەیوەندیمان زۆر باشە لەگەڵ ئەم مامۆستایانەیە حتا کە لە ئیتالیا بووم بۆ سەردانی ڕۆشتم بۆ لای چەند مامۆستایەکمان لەوێ. ئێمە هەتا ماوین خۆمان بە قرزدارباری و مامۆستایانە ئازانین. ئەو ئەزمونەی کە بەڕاستی لێ وەرمانگرت بابەتێکی زۆر جیاواز دەتوانم بڵێم دەست پێر بوو بۆ هەموو ئەو گەشتێکە لە ژیانمان ناتاوە کۆم دقەیە بەڕێمان کردووە. خۆم بەخۆشحاڵەزانم کە یەکێکم لە دەرچوەکانی خوێندنگەکانی یونایتد ساینس وەکو ئێستا بیرمەوتی تاوام قابلەکە ئاوەسێنین تا تۆ تەلەبی کۆلێژ سەلاحەدینی و نەزانم ئیسفادە لێ یەکەم لە بەروی پێشتر ئەزمموی و شتم هەبووە لەگەڵ تەلەبەکانی کۆلێژ سەلاحەدینە. ئەوە بەڕاستی یەکەم دەستکەوت بوو کە من هەستم پێکرد ئەی لەوە یەکسەرێمە بۆ جیاکرینەوە کە تۆ تەلەبی کۆلێژ سەلاحەدینیت. کۆلێژ سەلاحەدین کاریگەری لەسەر تەواوی ژیانی ئێمە هەبوو، هەم لە ژیانی زانکۆ هەم لە ژیانی دوای زانکۆ حتا بەم ئیشەی بەم پیشەیەکی ئێستاش خەریکین. حتا لە پشوەکانی خۆی ئەگرتەوانێ بوون و منە کاتی پشووی ئەو بوو من ئەچوون بۆ لای هەچ کێشێکمە بە ئەو پشوەکەی خۆی بەلاوە گرنگ نەبوو ئامادە بوو کات بۆ من تەرخان بکات و لەگەڵ مابێت و هەچ شتێکم هەبێت هاوکارم بێت و بگەم بەوەی کە نوێنەرایەتی فیدراسیۆنێکی نێودەوڵەتی بکەم کە ئۆفیسەکەی لە هۆڵندایە لە 12 وڵاتی جیاواز و لە بتوانم لە 10 زانکۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ترینینگ ستێشن بڵێمەوە. ئیشێکە لە هەر بزنسێکە لە هەر بوارێکی ئەکادیمیە کەسانێکە بینم کە سەرکەوتون ئیتر ئەگەر 4 کەس بناسی ئۆتۆماتیکی دوانیان لانی کەم دانێکیان تەلەبی کۆلێژ سەلاحەدینە. گەر تۆش دەتەوێت منداڵێک کاتوەکو دەرچوانەی کۆلێژەکانی یونایتد ساینس سەرکەوتوو بێت ئەوە سەردانمان بکەن و ناوی مناڵەکانتان تۆمار بکەن.